بەڵێ چاوان بەردەوامین و دەچینە لای تەوەرێکی تری بەرنامەکە تەوەری سێمە بێگومان ئێمە ئێستا لە وەرزی پاییزین گۆڕانکاریەکانی کەشوهەوا تا ڕادەیەک نایڵێ هەست بە جوانەکانی ئەم وەرزە بکەین و بارانبارەیش دێمان وونە تا ڕادێگە تا ئێستا نازین بەڵێ زین ئەم ساڵکەی شەپۆلی بارانبارین بە وڵاتەکەمان نەگە هەرچەنە ئەمانە پێشبینیە و ناتوانیت تۆ بڵێ مەسەکەی باران ئەبارێ چونکە بەڕاستی هەموو ئەوانەی کە سەبارەت بە کەش و هەوای پێشبینیە و پێشبینیەکان چییە و کاریگەریەکانی ئەو گۆڕانکاریانەی کەش و هەوا چیە لەسەر ڕادەی بارانبارین بۆ مەبەستا لە هەولێرەوە ڕاستەوخۆ ئەژی چەتۆمان لەگەڵایە کە بەڕێوەری ڕاگەاندنی کەژناسی هەرێمە کاگەژی بەیانیت باش و سڵاو لێ بێ و سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵماندای بە یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەین کە ئایا ئێستا ئێمە لە وەرزی پاییز داین بێگومان وەرزی پاییزیش خۆتە زانی کە یەکێکە لە وەرزانەی کە دەستپێکی بارانبارینە لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی گیانیشە هەروایە لەم وەرزەیە چ گۆڕانکاریەک ڕوادات لە ڕووی کەش و هەواوە بە ناوی خی گەورە مێرەبان پێشەچی سلااو ئەوێ بەڕێز و ببورن بۆ هەموو بینەرانی خۆشەویست سەبارەت بە هاتنی وەرزی پاییز بێگومان هەموو ساڵێک کاتێک زەوی بەدەوری خۆدا دەخولێتەوە دەگەێتە چەند خاڵێک دوورترین خاڵ و خاڵی ناوەڕاست و خاڵی نزیک کاتێک دەگاتە خاڵی نێوەند ئەم ساڵ بۆ نمونە لە 22 ئەیلول زەوی گەیشتە خاڵی نێوەند لەگەڵ خۆ 150 میلیۆن کیلۆمەتر دوورە لەو حاڵەتەدا دەبینین تیشی خۆر بەنسبەت ئێمە لە نیوەگۆی باکوور کە دەژین وردە وردە دەخزێ دێتە خوارەوە و مەوا دەکات کە سێبەر درێژتر بێتەوە ماوەی ڕۆژ کورتتر بێتەوە شەو درێژتر بێ و میسن بە پاڵە پستۆیەکان وردە وردە قۆناغ بە قۆناغ بەڵام بە شێوەیەکی کەم لە سەرەتا ڕوو لە ناوچەکەمان دەکەن ئەمە بەگشتی وا دەکات کە لەکانی گەرمە دابەزێت بێگومان کاتێک کە خۆر دەگاتە ئاستێکی واکە با بڵێ ستونی نییە لەسەر سەرمان وەک ئەوەی کە لە مانگەکانی ناوەڕاستی حوزەیرانەوە دەست پێ دەکات تا ناوەڕاستی با بڵێن تقریباً هیدایەتی ئەمە وا دەکات کە پلەی گەرما دابەزێت لەکانی گەرما کە دابەزی بێگومان بە شەو زیاتر دەست بۆ سەرمایە بۆ نزیە دەکرێت بەڵام بەڕۆژ تا ڕادەیەک پلەی گەرما بەرز دەبێتەوە لە ڕێنجی 30 تا 33 تا 34 پلەی سەردەی دەبینێتەوە لە سەرتەری شارەکان بێگومان لە ناوچە دووریەکان نزمتر دەبێتەوە لێرەدا ئێمە وردە وردە چاوەڕێ ئەوە دەکەین کە ناڵین شەپۆل بەڵام با بڵێن بەرە سەرەتاییەکانی یان جەبهە سەرەتاییەکانی هاتنی نزمە پاڵە پەسوویەکان بۆ هەرێمی کوردستان لە ناوەڕاستی یانە کۆتایی مانجیدەوە دەست کاک ئەژی دوکەوتنی بارانبارین هەڵبەتە نیگەرانی هاوڵاتیان دروست دەکات چ کاتێک گونجاوە بۆ بارانبارین و بارانبارانی ئەم ساڵ دواکەوتووە پێشبینی دەکرێت کەکەی لەم ساڵدا یەکەمین باران ببارێت بێگومان بە پێش شوێنکەوتەی جوگرافی هەرێمی کوردستان بەنسبەت ناوچەکە بەگشتی و کاریگەری بوونی بە باستە ئاویەکانی دەوروبەری خۆی بە تایبەتی دەریای ناوەڕاست بە پلەی یەکەم دەریای سوود هەندێک جار کەندای عەربی و ئاستێکی زۆر لاواز ئەمە بەگشتی وا دەکات کە لە تقریبا ئەوەی کە زیاتر سیر دەکرێت یان ڕوانگە دەکرێت یان تۆمار دەکرێت لە هەرێمی کوردستان ئەوەیە لە ناوەڕاست کۆتایی مانجیدا وردە وردە هەور لە ئاسمان پەیدا دەبێت بۆ ئێمە ناتوانین ئیتارێکی مەحدود بۆ کاتی بارانبارین دامێن بێگومان بێژەری خۆشەویست کە ئاماژەی بەوەیدا کە هەموو لە چوارچێوەی پێشبینیە بەڵام بە شێوەیەکی گشتی من قسە دەکەم بە پێی ئەو ڕوانگەکردانەی کە کردومانە لە هەرێمی کوردستان و ممکنە خەڵکێکی زۆریش هەست بەوە بکات دائیمەن لە مانجی ناوەڕاست کۆتایی مانجیدا وردە وردە هەور ڕوو لە ناوچەکەمان دەکات لە سەرەتای مانجی 11 تا ناوەڕاستی مانجی 11 ئەگەری بارانی کەم هەیە پچر لە هەندێک ناوچەکان بە تایبەتی لە ناوچە سنووریەکان بەڵام کە زیاتر بەرەو پێش دەچین لە نیوەی دووەمی مانجی 11 باران تا ڕادەیەک لە سنتەری شارەکانیش دەست پێ دەکات ئەم بە شێوەیەکی گشتی
وەکو پێشبینی قسە دەکەم بێگومان هەر ساڵێک وەکو دەڵێ پەنجەمۆر یان بەسمەی تایبەتی خۆی هەیە لە بارانباری بەهەرحاڵ کە دەچینە مانجی 12 ئیتر بارانبارین بە تەواوی دەست پێ دەکات بەفر لە ناوچە شاخاویەکان دەبات بەڵام لە هەندێک حاڵەتدا بەڕێزان وەکو ئاشکرایە تەماشا دەکەین لە وەرزەکانی هەندێک ساڵ باران زۆر دێت داری وایە لە مانجی 9 ئێمە بارانمان باریوە وەکو ئەوەی لە وەرزی ساڵی 2019 ئەو وەرزە نوێژیەی بارانباری ماشەڵڵا کە ڕێژێکی زۆر بارانی تێدا باری بەڵام تەماشا دەکەین هەندێک ساڵیش لە هەندێک ساڵیش وەرزەکە دەگۆڕێ مەرجنیە هیچ وەرزێک ئەمە واقعیت علمیە بەیەک ناچێت بۆیە ئەگەرچی باران لە هەندێک حاڵەتدا تاخیر دەبێت بەڵام ئینشاڵڵا پێویست بە نیگەرانی ناکات چونکە تەماشا دەکەین هیچ ساڵێک بە هیچ ساڵێک ناچێت. بەڵێ کاک ئەژی ئەوەی کە تۆ باست کرد ئەو شێوازە لە بەرز و نزمی ڕێژەی بارانبارین بە پێ ئەو داتانی کە ئێوە لە بەردەستانایە ینی خەڵک لەوانێ پرسیار بکات لەسەرەوەی مەسەن هۆکار چییە ساڵانێک بارانێکی زۆرە بارێ ئەو ساڵی کە تۆ ئاماژەت پێکرد تەنانەت ئاوێکی زۆر بارانێکی زۆر و دیاردێکی ئەوەش ینی کە چوار ساڵانێک دووبارە بێتەوەی کە بەنداوەکان پڕ بوو دیاردەی پڕبوونی بیلماوسەکە ینی ئەمە بۆ خۆی کاریگەریەکانی چییە کەەوە ئەکات ساڵێک بۆ ساڵێکی تر جیاواز بێ خۆی بەنسبەت دابەشبوونی نزمە پاڵەپەستۆیەکان و بەرزە پاڵەپەستۆیەکان ئەوە لەلایەک و هەروەها تەوژمەکانی با کە گۆڕانکاریان دەکەوتە ناو ئەوە دوو و لە ئیتاری دەرەوە ئیتاری سەرەکی گۆڕانکاریەکانی کە بەسەر ئاوهەوا داهاتوە بە شێوەیەکی لەسەر ئاستی جیهانی ئەمە بەگشتی وا دەکات کە لە هەندێک جار گۆڕانکاری نامۆ سەرهەڵ بێگومان لە ناوچەکانی جیهاندا تەماشا دەکەین بارانبارین بە شێوەیەکی گشتی گۆڕانکاری دەکەوتۆتە ناو و ڕێژەی بەفربارین و سەرهەڵدانی شەپۆلی جارێک دەگەڕێنەوە لای بەڕێز ئەژی چەتۆ بەڕێوەری ڕاگەاندنی کەژناسی هەرێم ببوورە کاک ئەژی لەبەر کۆنگرە ڕۆژنامەوانیەکە بۆ ماوەیەک تۆمان ڕاگرت ئەگەر بکرێت بەردەوامی لەسەرەوەی کە من باسم لەوە کرد کە ساڵانێک باران زۆرە ساڵانێک باران کەمە هۆکارەکان چین بۆ ئەمە ساڵێک مەسەلەن وای لێت بارانێکی زۆر دەبارێت کە لە ڕێژەی خۆی زۆر زیاترە و ساڵی ژوا هەیە تووشی وشکە ساڵیە بین یعنی ئەوانە چین کە تەسیراتیان یا خود کاریگەریان هەیە لەسەر کەش و هەوا بۆ ئەوی کە ئەم حاڵەتانە ڕوودات. بەڵێ بێگومان بەڕێزم ئەم ئاماژەم بۆمدا کە هەر ساڵێک مۆرێکی تایبەتی خۆی هەیە و ڕەنگە زانست بتوانێت وەڵامی هەندێک لە پرسیارانە بداتەوە لەبارەی بۆچی ئەو حاڵەتانە بوو هەندێک لەوانە دیاردەیەکمان هەیە بەراوی دیاردەی ئێلنینیۆ کە بەشێک لە زەریای هێمن لە لای پیرۆ گەرم دادێت و عکسەکەشی نینیامان هەیە کە سارد دەبێتەوە ئەم دوو کاریگەریە کە چەند ساڵجارێک دروست دەبێت ئەم دوو دیاردەیە با بڵین ئەمەوا دەکات کە کەش و هەوای جیهان هەموو گۆڕانکاری بکەوێتە ناو لە هەندێک شوێن باران زۆر دەبارێت لە هەندێک شوێن بە پێچەوانەوە وشکە ساڵی سەرهەڵدانیان کەم بارانی سەرهەڵدات کە جیاوازی هەیە لە نێوان وشکە ساڵی کەم بارانی بۆیە بەڕێزان ینی بە شێوەیەکی گشتی لەبەر گۆڕانکاریەکانی ئێستای کەش و هەواش سەری هەڵداوە کەڵەکەبوونی گازەکان و دیاردەی قەتیسبوونی گەرمی بەڕاستی بەشێکی زۆر لە کەشناسان و دەستگایەکان تا ڕادەیەک تووشی سەرسومانی بوونە لەو هەندێک حاڵەتە ناموانەی کە لە کەش و هەوا داڕوو دەدات بۆیە ناتوانن وەکو پێشتر وەکو دەڵێن ئەکیورەیت یان بە وردی بتوانن پێشبینی لایەنی کەم ماوەیەکی مام ناوەندی بدەن بۆ چۆنێتی بارانبارین لە هەندێک شوێن وە گۆڕانکاری لە هەندێک شوێندا و بێگومان من ئەوەش جەخ لەسەر خاڵە دەکەمەوە کە ڕەنگە زانست بتوانێت وەڵامی هەندێک پرسیار بداتەوە بەڵام لە ئەوەل و ئەخیر تەنها هەندێک بواری شەیە تەنها خوای گەورە دەزانێت چۆن ئەو تەوزیعاتی لەسەر ئەسارەی زەوی باران چۆن دەبارێت لە هەندێک شوێن بۆ بەڵام بە تەئکید هیچ ساڵێک بە هیچ ساڵێک ناچی زۆر دەگمەن هەیە چەند ساڵێک یان ساڵێک دو ساڵ وەکو یەک بن بۆیە ئێمە ناتوانین بە شێوەیەکی ورد وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کەوا بۆچی لە هەندێک ساڵ باران زۆر لە هەندێک ساڵ کەمە
بە تایبەتی ئێستا کە گۆڕانکاری گەورە لەسەر کەشوهەوای جیهاندا هات. بەڵێ ئێکاک ئەژیوەک و بەڕستیشت ئاماژت پێکرد ئێستادا گۆڕانی کەشوهەوا سەرانسەری جیهانی گرتوێتەوە و لە هەندێک ناوچەک چەندین دیادەی جیاواز و هەروەها پێشبینی نەکرا و چاڕوان نەکرا و ڕوویداوە بۆ نمونە هەندێک وڵات هەیە کە بە وڵاتێکی گەرم وەروها بیابان ناسراوە لە ئێستادا ڕوبەڕووی شەپۆلێکی باران بارین و هەروەها لافاو بۆتەوە پێچەوانەشەوە ئەو وڵاتانی کە بە وڵاتی سارد و جەمسەری ناسراون ڕوبەڕووی شەپۆلێکی گەرما و هەروەها ئاگرکەوتنەوە بوونەتەوە. ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان و هەبەگەشت لە عێراقیشدا وشکە ساڵی بوو. بۆ ئەم ساڵ پێشبینی وا دەکرێت یاخود ئومێدێکەیەک ئەم ساڵ بارانی باشتر ببارێت و بەشێک لە وشکە ساڵی پارتێپەڕێنین؟ ئینشاءڵڵا و حاڵەتی کە پار ڕوویدا دووبارە نابێتەوە، بەڵام وەکو ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کەشناسی بوومەرزانی هەرێمی کوردستان لەبەرەوەی لە هەم ناحی با بڵێن توانستی زانستیمان تا ڕادەیەک سنووردارە و زیاتر ئێمەش پشت بە لێکۆڵینەوە جیهانیەکان دەبەستین ئەوەی کە باس لە کەشوهەوا دەکات. بەشێک لە پێشبینیەکان ئەگەر ئاماژە بەوە بدەن باران ممکنە لە مانجی 11ەوە دەست پێ بکات یان لە کۆتایی مانجیدا دەست پێ بکات. هەندێکی تر هەیە دەڵێ ڕەنگە تاخیرتر، بەڵام هەر هەمویان لە چوارچێوەی پێشبینیە. لەبەرەوەی وەکو ئاماژەم پێدا کەشوهەوا ئاو هەوا بەگشتی مەناخ ئاو هەوا بەگشتی گۆڕانکاری بەسەردا هاتووە تا ڕادەیەک حاڵەتی نامۆی تێدا ڕووداوە. بۆیە وەکو پێشتریش باسم کرد ئەگەر چەند زانایەک پێشبینی بکەن بۆ ئەوەی کە باران چۆن دەبێ یان چۆن نابێیان بارستەکانی نزمە پاڵەپەستۆیەکان چۆن ڕوو لە ناوچەکە دەکات کە هەور و باران شەی لەگەڵا، ئێستا لەو چەند ساڵی ئەخیری بە تایبەتی لەو 10 ساڵی ئەخیری بەڕاستی شڵەجانێکی گەورە ڕوویداوە بەهۆی ئەو گۆڕانکاریە گەورانی کە لە ئاو هەوادا ڕوویداوە. فعلا لە هەندێک شوێن بۆ نمونە لە شانشین سعودیە تەماشا دەکەین بارانێکی یەکجار زۆری بەردەوام بۆ چەند ڕۆژێک دەرهەڵدەدات، بەڵام لە هەندێک ناوچە لە ناوچەکانی وەکو رووسیا پلەی گەرمی دەگاتە سنووری 45-46 پلەی سیلیزی یان لە کەنەدا. بەڕاستیەوە حاڵەتی زۆر نامۆیە، یان بارانبارین لە گرینلاند ئەوە حاڵەتێکی زۆر نامۆیە. ئەو هەموو گۆڕانکاریانە مانای ئەوەمان دەداتێت کە کەشناسەکان و دەستگاکانی کەشناسی و ئاو هەوا لە جیهان بەڕاستی تا ڕادەیەک دەستەوەستان بەرامبەر هەندێک دیاردا و ناتوانن بە وردی تەشخیصی هەندێک حاڵەت بکەن یان پێشبینی ورد بدەن بۆ کاتی داهاتوو. لە چەند ساڵانی پێشتر ئەوە دەکرات تا ڕادەیەک پێمان، بەڵام ئێستا بەداخەوە ئەوەشیان لەدەستووە و ڕەنگە ڕوونترین بەڵگە لەسەرۆژەوە بێ کە تەماشای وڵاتانی زلهێز کە زۆر پێشکەوتونە لە بواری زانست ئێستا ناتوانن پێشبینی بکەن کە ئایا باران چۆن دەبارێت لە وەرزی داهاتوو. ئەوە شتێکی بەدیهی و معروفە، بۆیە ئێمەش هەر دەبێت لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆین کە ناتوانین بڕیار بین ئاخۆ وەرزی بارانی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان چۆن دەبێیاننا. بەڵام خاڵێکی زۆر گرنگی زۆر بەخێرا ئاماژەی پێدەم هەر شتێک بێت بۆ نمونە ئەگەر ئێمە داماننا فەرەزەن کە گوتمان پێشبینی دەکرێت ڕەنگە باران تاخیر بێ یان باران زووتر بێ، ئەوە پێویستە بە پێی توانە کە هەیە دام و دەستگاکانی حکوومەت هێرێن پەیوەندیدار ئامادەکاری باش بکەن بۆ ئەوەی پێشوازی لەو جۆرە کەشوهەوایە بکرێت بۆ ئەوەی خەسارەتەکان تا ڕادەیەک کەم بکرێتەوە. جایان بارانەکە زۆر بێ یان کەم بێ بە هەردوو حاڵەت دەبێت ئامادە باشی بکرێت بکرێت. بەڵێ دوا پرسیارم بۆ بەڕێز کاگەژی ئەگەر بە کورتی وەڵامان بیتەوە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چونکە ئێمە خۆتە زانی لە هەرێمی کوردستان پێشبینەکان بەلای ئێمە و پێشبینەکانی کەشوهەوا بەلای ئێمە گرنگە. هەرێمی کوردستان لەسەر یاخود لەژێر کاریگەری چ شەپۆلێکایە؟ یعنی ئەگەر مەسەن بۆ نمونە لەکوێوە ئەگەر بارانبارین هەبێ ئێمەش دەگرێتەوە، ئێمە کاریگەری کەشوهەوامان لەژێر شەپۆلی چ ناوچەیەکایە و دواتر ئێمەش دەگرێتەوە؟ بە پلەی یەکەم دەریای ناوەڕاست کە دەکاتە ڕۆژ ئاوای هەرێمی کوردستان، بێگومان هەر کاتێک کە لە ناوچەکانی ڕۆژ ئاوای هەرێمی کوردستان لە دەریای سپی ناوەڕاستەوە نزمە پاڵەپەستۆیەکان هاتن دەستیان بە هاتن کرد، ئینشاءڵڵا کە کاتێک بەسەر لوبنان و سووریا و دەگاتە سەر هەرێمی کوردستان بێگومان باران ئینشاءڵڵا ناوچەکانی ئێمەش دەگرێتەوە. بە پلەی دووەم دەریای سوور کە نزمە پاڵەپەستۆیەکەی وێ ئەگەرچی هەندێک تۆز و خۆڵ و نمیشی لەگەڵە چکە بەسەر ناوچێکی بیابانی گەورەدا تێدەپەڕێت، بەڵام هەندێک جار هەردوو نزمە پاڵەپەستۆ لێک دەدات باران و بەفرێکی زۆریشی لێ دەبارێت.
و ئەمە دوو ناوچەی هەرە گرنگن کە هەرێمی کوردستان پێوە کاریگەری و ئینشاءڵڵا دوعاخوازین کە ئەم ساڵ هەرێمی کوردستان خوای گەورە ئەمەتانە بێ بەشمانە. دەست خۆش بێ ئێمەش هیوادارین. سوپاس بۆ ئەژی چەتۆ بەڕێوەبەری ڕاگەاندنی کەژناسی هەرێمی کوردستان. زۆر سپاسەوەی کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لەگەڵمان نبووی.